میزبان خۆشەویستانمان لە شاری چەمچەماڵ میوانێکمان دەبێت سەبارەت بە تەوەری یەکەم کە باسکردن بوو لە دەستپێکردنی تەواوکاری پرۆسی خوێندن لە وەرزی یەکەمدا کە تیایدا وەک ئاماژەمان پێکرد بۆ یولافاوە پرۆسی خوێندن لەوێ پەکی کەوتووە و وەستا بوو لە ئێستا دەبزانین پرۆسی خوێندن چۆن چۆنیەوە قوتابخانەکان دەستیان بە خوێندن و داوام دەست پێ کردوێتەوە. دەچینە لای مامۆستا ملکۆ جەعفەر مامۆستا لە شاری چەمچەماڵ بە شوازێکی ڕاستەخۆ لەگەڵمانە. مامۆستا ملکۆ سڵاوی خوا لەبێت لە ئێستادا دۆخی بابەتی پەروەردە لە چەمچەماڵ و دەوروبەری چۆن چۆنیە کە ماوەیەکی زۆر بۆ یولافاوە وەستا بوو. بەڵێ ئێستا لە ناوەندەکانی خوێندنە دەوام تقریبا ئاسایی بووەتەوە و خەڵکی زیاتر خوێندکاران هاتوونەتەوە بۆ قوتابخانەکان مامۆستاکان بە شێوەیەکی ئاسایی هاتوونەتەوە دەوامی خۆیانەکەن و ئەو بابەتانی کە نەخوێنراوەیان تەواو نەکراوەوە خەریکی تەواوکردنین، بەڵام بە شێوەیەکی گشتی زۆر مەزبوط ینی نەکراوەتەوە لەبەرەوەی ئەم بارودۆخە وەزعێکی نائاسایی دروست کردووە لە خوێندنگەکانە لەبەرەوەی ژمارەیەکی زۆر لە خوێندنگەکان کە ژمارەیان تقریبا 7 خوێندنگە تووشی زەرەر و زیان بوونەکەمە کاریگەری ڕاستەوخۆی هەبوو بۆ سەر پرۆسەی خوێندن لە برێن سنووری چەمچەماڵەوە پەروەردەی چەمچەماڵ. مامۆستا سەبارەت بە تاقیکردنەوەکانی وەرزی یەکەم وەکوزانین ئێستا لە شارەکانی تر لە قەزا و ناحیەکانی تر زۆرێک دەستیان کردووە بە خوێندنی وەرزی دووەم، ئایا هیچ وادێک دیاری کراوە یان بڕیارە کە تاقیکردنەوەکانی وەرزی یەکەم ئەنجام بدرێت لەو قوتابخانانی کە تاوەکو ئێستا ئەو تاقیکردنەوەیان نەکردووە؟ وڵی ئەوەی بە شێوەیەکی تاقیکردنەوە ڕۆژی یەکشەم دەست پێەکە ئەم یەکشەمە بێتەوە دەست پێەکات ئیتر جەدوەل دابش کراوە بە شێوەیەکی گشتی ئامادەکاری کراوە دەرەجەی وەرزی یەکەم 10-20 تەسجیل کراوە و پرسیار دەرکراوە پرسیار ئامادە کراوە و وردەوردەوە ئامادەکاری یەکرێ بۆ دانانی قاعەکان و هەروەها پاشان خۆ ئامادەکاری یەکرێ بۆ پێشوازیکردن لە خوێندکارانە بۆ ئەنجامدانی تاقیکردنەوەی وەرزی یەکەم. ئێستا ئەو دابڕانەی ڕوویاوە کاریگەری لەسەر قوتابی دروستەکە هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی ئامادەییەوە لە پرۆسەی خوێندن؟ وڵا بە تەکید چکم بەڕاستی ئەم ماوەیە تقریبا 7 بوو دەوام وەستا کەمە کاریگەری ڕاستەوخۆی هەبوو بەسەر خوێندکاران بە شێوەیەکی گشتی بە تایبەتی قۆناغەکانی 12 لەبەرەوەی قۆناغی 12 حاڵەتێکی تایبەتمەندی خۆی هەیە حاڵەتێکی دەرونی و ئەم ماوەیە خەڵک دابڕاوە بە شێوەیەکی گشتی خوێندکاران دابڕاندا خوێندرگە و پێویستە پەروەردە حسابێکی تایبەتی بۆ ئەم سنوورە بکات و وەزارەتی پەروەردەش بە هەمان شێوە وەزیر بێتە سەرخەت بارودۆخی چەمچەماڵ بە شێوەیەکی گشتی نائاسایی و تەسیراتێکی زۆری کردووە لەبەرەوەی زیاتر بە هەزاران ماڵ هەر منهەجەکانیان هەمووی برێنتەڕ بووە یان تێک چووە کامە بەڕاستی خوێندکار چۆن بچێتەوە سەر ئەو حاڵە ئاسایی کەوا پێشووتر هەی بووە کەمانە حاڵەتێکی دەرونی و حاڵەتێکی نەفسی زۆر ناخۆشی دروست کردووە و پاشان خوێندکاران بە شێوەیەکی گشتی ماوەیەکی زۆر دابڕان کامەش قورسە تا ڕادەی بێتەوە تایمی خۆی. مامۆستا ئێمە بینیمان زیان بە زۆرێک لە شوێنەکان گەیشت، یەکێکیش لەوانە قوتابخانەکان بوون. ئەو زیانانە چی بوون کە بە قوتابخانەکان گەیشت و تاوەکو ئێستا توانراوە تەعویز بکرێتەوە یان ئەو پێداویستیانەی کە پێویستە بە قوتابخانەکان وەکو پێویست دابین بکرێت؟ وڵی بە بەردەوام لە هەوڵ و برین کۆششان مەکتەبەکان تەعمیرەکرێتەوە پێداویستیەکانیان هەوڵەدەوە لە ڕووی برین پێداویستی و پێداویستیەکانی مەکتەبەکان بە شێوەیەکی گشتی ڕێکخراوەکان هاوکارن و بەڕێوەبەراتی پەروەردەی چەمچەماڵ بەڕێوەبەری تازەی چەمچەماڵ پەروەردەی چەمچەماڵ کە هەوڵ و تەقەلایەکی زۆری هەیە بۆ ئەو قەزەیە بۆی وردەوردە ئەو نەخسوینانی کە لە مەکتەبەکان هەیە تەعمیرکردن دەستی پێ کردووە، بەڵام لەگەڵ ئەوەی شاوەکو پێویست نییە لەبەروی فترەیەکی زەمەنی کەمە ئەم ماوەیە پێویستی بە فترەیەکی زەمەنی زۆرەوە بارودۆخەکەش نائاسایی بۆ بەڕاستی و بە پرتاو ناتوانێت بێتەوە تایم، بەڵام ئەوەی کە لە توایە نایەنابوو بەپی سنووری دەسەڵاتی خۆیان و هەروەها توانای خۆیان
بە بەردەوام لە هەوڵ و کارکردنان و تا ئێستاکەش هێشتاکە هەر نەچووەتە ئەوەی کەوا بەرنامەکە بە شێوەیەکی تەواتی کۆتایی پێبێ بەڵام هەوڵ و تەقەلایەکی باش دراوە تا ڕادەیەک ئەتوانین بڕین لە 150 پێداویستیەکانی خوێندکاران مەکتەبەکان بە شێوەیەکی گشتی هەوڵە درێ دابین بکرێ و بێتەوە دۆخی ئاسایی خۆی. مامۆستا لە کاتی لافاوەکە بینی مامۆستایان چ ڕۆڵێکیان هەبوو بۆ ڕزگارکردنی ئەو منداڵانی کە لە قوتابخانە زیان لێکەوتوەکانە بوونیان ئەو شوێنانە بوو کە لافاوی تێکەوت بوو جا ڕۆڵی مامۆستایان ئەو کەسانەی کە پەیوەندیدارن بە وەزارەتی پەروەردەوە لە سنوورەکە چ ڕۆڵێکیان هەیە بۆ ئاساییکردنەوەی خوێندن بۆ هاوکاریکردنی خوێندکاران و دووبارە ئاساییکردنەوەی قوتابخانەکان و داوامی ئاسایی بە شێوەیەکی گشتی برێن بەڕێوەبەری پەروەردەی تازە سەردانی زۆری مەکتەبەکانی کردووە ئاماری مەکتەبەکانیان کردووە کە چەند مەکتەب زیانی لێکەوتووە لە ڕووی مادیەوە و هەروە لە ڕووی مەنهەجەوە لە ڕووی پێداویستیەکان و بۆرد و ئەمانەوە و هەوڵیان داوە ئامارێکی تەواوەتی بکەن بزا ئەو خێزانانە چنێکی تووشی زەرەر بوونە بە تایبەتی ئەو خوێندکارەکانی پۆلی 12 خوێندکارەکانی ئامادەی بە شێوەیەکی گشتی هەوڵیان داوە بەڵام لە خلالی ئەم فترە زەمەنی هەر ئەوەنە دەستنووی دەسەڵاتی ئەوانە ئەوەنیان پێەکرێ بەڵام هەر پێویستی بەوەیە فترەیەکی زەمەنی زۆری ئەوێ بەڕاستی ئەمە وەزعیشی نائاسایی بۆ بەسەر و خەڵکەیە هاتووە هەم لە ڕووی مادیە و هەم لە ڕووی معنەویەوە بەڵام بە شێوەیەکی گشتی تا ڕادەیە هەوڵ دراوە خەڵکەکە بە شێوەیەکی کە خەڵکێکی بە هەڵوێست بووە توانیویانە هاوکاری خەڵک بکەن لە ڕووی مادیەوە بە تایبەتی ئەو خوێندکارانە پێداویستیەکانیان بۆ دابینکەن و خانوو بۆ ئەو ماڵانە بکرێکەوە خانوەکانیان تووشی زەرەر و زیان بووە و هەروەها ڕێکخراوەکان بەخشینێکێک بۆ لەو ڕێکخراوانە کە محاولەیەکی زۆری کردووە هەوڵی تەقەلایەکی چاکی داوە لەم بوارەیە بۆی کەوا بتوانن هەر هیچ تەمێک کەمێک لە خەم و زەرەر و زیانەکانی خەڵکی بە شێوەیەکی گشتی و خوێندکاران کەسوکاری خوێندکاران ئەو ماڵانی کە زەرەریان کردووە تا ڕادەیە شتێکیان بۆ بکەن و کە جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێت. بەڵێ مامۆستا ینی ئەم دواکەوتن لە پرۆسی خوێندن لەوێ ینی ئایا ئابێت ئیلا هاوشانی شارەکانی دیکە شوێنەکانی دیکە بکرێتەوە ئایا پرۆسەکە خێراتر ئەبێت بۆ ئێوە یاخود ئەگەر پشوویەک شتێکە بێ ئێوە لە پرۆسی خوێنددار بەردەوام دەبن؟ وڵی ئێمە لەگەڵ دوێنێ سەردانی بەڕێوەبەرایەتی پەروەردەی چەمچەماڵمان کرد وتمان ئەبێ بەرنامەیەکی تایبەتدان لێ بۆ ئەم سنوورە لەبەروی حاڵەتێکی نائاسایی بووە و هەروەها وەزارەتی پەروەردەیش بە هەمان شێوە بەڵام تا ئێستاکە هێشتاکە شتێکی وە نەهاتۆتە ئاراوە ئەبێ ڕەچاوی پۆلی 12 بکرێ بە تایبەتی مەنهەجەکەی و هەروەها پاشان ڕەچاوی پۆلەکان و قۆناغەکانی تر 10 و 11 و هەروەها قۆناغەکانی تریش بکرێ بەڵام تا ئێستا بە شێوەیەکی فەرمی شتێکی وا برێن نەکراوە ئێمە داوامان کردووە بێ شتێکیان بۆ بکرێت بەرحاڵ ینی وەکو پێویست شتی وا نەکراوە تا ئێستاکەم سا لە سنووری چەمچەماڵدا ینی پێش لافاوەکەش کێشۆگرفت هەبوو لە پرۆسی خوێندن و لە پێداویستی لە بوونی قوتابخانە لە زۆر شتێکە ئێوە پێویستان پێ بێت لە پرۆسی خوێندان لەو سنوورەدا؟ وڵا خۆی پێشووتری شەر چەمچەماڵ سنوورێکی تا ڕادەیە نیمچە پەراوێز خراو بووە هەم لە ڕووی خوێندنگەوە ئەم لە ڕووی خزمەت گوزاریەکان بە شێوەیەکی گشتیەوە لەبەرەوەی ژمارەیەکی زۆر لە خوێندنگاکان تا ئێستاکە جگە لە دوو دەوامی تیاکرێت سەگمە خوێندنگەیەکمانە بوو تقریبان 3 دەوامی تیا بوو کەمە کۆمەڵێک گرفتی دروست کردووە ئەم بارودۆخەیش هاتووە ئەوەی تر بارودۆخەکەی ئاڵۆزتر کردووە و زیاتر تقریبا لە 7 مەکتەب زەرەر و زیانی لێکەوتووە حکوومەتیش وەکو پێویست نهاتۆتە دەم پێ داواکاریەکانی برێن پەروەردە و هەروەها برێن ئەم سنوورەوە وەکو پێویست کە ئەمەش بەڕاستی بۆشایەکی گەورەی دروست کردووە و ڕێکخراوە خێرخوازیەکان زیاتر ئیشی ئەماکەن بەمە لە ئەسا ئیش و کاری حکوومەتە ئەبواە حکوومەت پرۆژەیەکی تایبەتی هەبوایە و هەروە بەرنامەی تایبەتی هەبواە بۆ ئەم سنوورە بە تایبەتی ئەم قۆناغەکەەوە پێ تێپەڕیوە بەڵام تا ئێستاکە وەکو پێویست شتێکی وان بەدی ناکرێت. مامۆستا کێ سەردانی قوتابخانەکانی کردویان کێ هاتۆ بۆ لای ئێوە کە هاوکارتان بێ و چ شتێک تا ئێستا نەکراوە ئەگەر بۆنە لایەنێک ڕێکخراوێک تەنانەت کەسانێک کە خێرخوازن نەکراوێت بۆ قوتابخانەکان چ پێویستە بۆ ئێوە بکرێت لەمە دووە؟
وڵی ئەوەی من متابعم کرد دەبێت وەزیری پەروەردە خۆی بەڕێز وەزیری پەروەردە خۆی سەردانی منطقەکەی کردووە، سەردانی شۆڕش و چەمچەماڵ و تەکێ و ئەمانەی کردووە و بە تایبەتی ئاماری ئەو خوێندنگانەیان کردووە دیارە لەوانەی بوجەشیان بۆی تەرخان کردوێ، بەڵام ئەمەش پێویستی بە فترێکی زەمەنی زۆرە کە ئەمە تەنها بریتی نییە لە مەسلەی بینا، بریتی نییە لە مەسلەی برێن ئەو کەرەسانەی تر، مەسلەی منهەج تووشی ئەو شتانە بووە و خۆشی هەر ئین بووە و هەروەها بەڕێوەبەری پەروەردەی تازەی چەمچەماڵیش دیانە سەردانی مەکتەبەکانی کردووە بەدەم داواکارەکانی خەڵکەوە هاتووە، ئێمە خۆمان سەردانیمان کردووە ڕێکخراوەکان تا ڕادەیەک وەکو برێن ئەوەی کە تۆ لە سنووری دەسەڵاتی ئەوانە بێ ئیشیان کردووە بۆی کەوا بتوانن پێداویستیەکان و چارەسەری ئەو گرفتانە بکرێتەوە چەمچەماڵ بارودۆخێکی نائاسایی پێیا تێپەڕیوە، بەڵام بەر حاڵ هێشتاکە هەر ناتوانێت وەکو پێویست لە خلالی ئەم فترە زەمەنی کەمەیە لەبەرەوەی لەناو خوێندنایەوە ئەرزی وەرزی زستانە بە تایبەتی کە لەو شتانە کە ئێستاکە سۆپایەکی زۆری ئەوێ خوێندرگەکان کە تا ئێستاکە ڕێژەیەکی کەمی لە خوێندرگاکانەیە، پێویستیان بە نەوتەیە، پێویستیان بە وایت بۆرتەیە، پێویستیان بە منهەجەیە، لەبەروی منهەجەکان زۆری لە ناو چوونەکە ئەمەش تەسیراتێکی زۆری کردووە، بەڵام تا ڕادەیە ئەتوانم بڵێم تقریبا لە ١٧٠ هەوڵ درراوە و فعلەنی سەردانیان کردووە، گوێیان لە خەڵکی کردووە و هەروەها لیژنیان بۆیان تەشکیل کردووە، خەڵکی پسپۆڕ و لێهاتوو لە برێن بەڕێوەبەراتی پەروەردەی چەمچەماڵ لە وەزارەت بۆی لێکۆڕینەوە بکە بۆی کەوا چۆن چارەسەرێکی گونجاو چارەسەرێکی ئەکادیمی و زانستی دابنێ بۆ سنوورەکە بۆی کەوا بتوانێت بە شێوەیەکی تەواوەتی پەنجە لەسەر ئەو بریانەدانێ و چارەسەری بۆ بکرێت. بەڵێ مامۆستا لە بینیمان لە کاتی لافا و زرزیانەکە ینی خێرخوازان ڕۆڵێکی زۆر باشیان گیڕی بۆ شارەکە بۆ پرۆسی پەروەردەش، بەڵام حکوومەت چی تا ئێستا هاتوۆتە سەرخەت بۆ نۆژەنکردنەوەی قوتابخانەکان بۆ ئەو کێشە و گرفتانەی کە هەن بەدەل لەوەی کە زەرزیانێکی زۆر بەرماڵ و شوێنەکان، بەڵام لە بابەتی قوتابخانە و پێداویستیانی زیانی بەرکەوتووە حکوومەت کاری کردو بۆی کە زیانەکان قەرەبوو بکرێنەوە. وڵی ئەوە لە برین دەستگا ئیعلامیەکان و لە تەلەڤیزۆنەکانە باسی ئەویان کردو پۆلیانیان کردووە و فعلەنیش بەرنامەیەکی چڕوپڕی جوانیان داناوە، لیژنەیان تەشکیل کردووە کە لە هەموو لایەنەکان و پیا و ماقوڵان و خەڵکی خەبیر و لێهاتوو بۆی کەوا قەرەبووی ئەو زیان یەکەوتوانە بکەن، ئیتر چ لە ڕووی ماڵ و پێداویستیەکانی ماڵ و هەروەها سیارە و کۆگاکان و ئەمانیان هەمووی پۆلیان کردووە و فعلەن پارەیەکی زۆری شاتووە بۆ ئەم سنوورە، بەڵام گرنگ ئەوەیە ئەم پارە چۆن تەوزیع کرێت، ئەگە بێت و لیژنەیەکی بەسەریقە و خەڵکی پسپۆڕ و لێهاتوو برێندا بنێ و تەخسیس بکرێ بۆ ئەم بوارە، من بە قەناعەتی خۆمەتوانم برێم مەبلەغێک و پارەیەکی زۆر هاتووە بۆ سنوورەکە و ئەویش تەبەن حکوومەت هیچی وەکو پێویست نەکردووە، بەڵام زیاتر ڕێکخراوە خێرخوازیەکان وەکو کەسایەتیە دەوڵەمەنەکان لە سنوورەکە و وەرە سنووری سلێمانی و هەولێری شاپارەیەکی زۆریان تەرخان کردووە بۆ ئەم سنوورە تا ڕادەیە پارەکە مەبلەغێکی باشە بۆی کەوا بتوانن هەر هیچ نەبێ ئەگەر لە 150 قەرەبووی ئەو زیان لێکەوتوانە بکەن، من بە باشی ئەزانم و بتوانرێ لە دەستگا خزمەت گوزاریەکانە بە تایبەتی لە ڕێگەوبانە لە دروستکردنی بینای قوتابخانەکانە یان دروستکردنی بینای قوتابخانەی تازە و نوێ لە سنوورەکە لەبەرەوەی ڕێژەی خوێندکاران زۆرە بۆی کەوا بتوانرێ تا ڕادەی ئیستیعابێ ئەو ژمارە بێ خوێندکارانە بکات کە بە بەردەوام لە زیاد بوونایە. مامۆستا ڕۆڵی خێرخوازان ڕێکخراوەکان ئەو لایەنانەی کە هاتن بە دەم سنوورەکە و ئەو هەوڵاتیانی کە زیانیان لێکەوتووە چۆن ئەبینی؟ بە نمونە ڕێکخراوی بەخشین هەر دوێنێ کۆمەڵێک پێداویستی نوێی بۆ خوێندگاکان دابین کرد، ئەمە تا چەندێک گرنگە ئێوە لاتان لێ بکرێتەوە و ڕێکخراوەکان گرنگی زیاتر بەو شوێنانە بن کە زیانیان لێکەوتووە و ئەم دۆستایەتی و ئەم خۆشەویستی کە هەیە گەر کەسێک لە شوێنێک پێویستیەکی هەبێ ئەم لایەنانە بتوان بۆی پڕکەن و هاوکاری بن ئەونی بتوانن لەلایەن خێرخوازانەوە. ڕێکخراوەکان بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم دەورێکی ئیجابی زۆر باشیان بینیوە ڕێکخراوە مرۆیەکان تا ئێستاکە، ئیتر ئەوەی لە توانای دەسەڵاتی ئەوان نابوو بێت چ وەکو تاک بێت یان وەکو ڕێکخراو بە شێوەیەکی گشتی دانیشتوانی ناوچەکە کە سەلماندیان بەڕاستی هەڵوێستی نیشتیمانی و هەروەها ئاینی و هەڵوێستی مرۆیی خۆیانیان دەربڕی بۆ خەڵکی بەڕاستی توانیان خزمەتێکی چاک بکەن، سەردانی دانە بەدانە ئەو ماڵانیان کردکەوە زەرەر و زیانیان لێکەوتووە، سەردانی خوێندرگاکانیان کردووە ڕێکخراوەکان
و بە تایبەتی ڕێکخراوی بەخشین کە لە خلالی ئەو ماوەیە بە تەواوەتی هاتە سەرخەت و یارمەتیکی زۆری کرد تیمی تایبەتیان دانا بۆ ئەوەی کەوا برێن دەوائیرەکان ئەو فەرمانگانە کە ئاو لیتە و قوڕەی تێکەوت بوون وارووا بڕیاری ئەوەیان داوە کە برێن مەکتەبەکان برێن کتێبخانەکان ئەو پێداویستیانەی کەوا هەیە وەکو تاک بێیان وەکو ڕێکخراو بە شێوەیەکی گشتی مەبلەغی و پارەیەکی چاکیان تەرخان کردووە و فعلەن ڕۆڵێکی ئیجابی چاکیان بینی خوای گەورە پاداشتی خێری هەمویان بداتەوە توانیان ڕۆڵی خۆیان ببینن. مامۆستا ئەرکی ئەوە لەوانەیە ئەم ماوەیە زیاتر قورستر بێت لەوەی کە لەگەڵ فێرکردن و ئەو زانستیکەی بەخشنە قوتابیەکان ئارامکردنەوەی دەرونیان بێت بووی کە ئامادەیەکیان تیاابێ یان خۆشویستنەوەی قوتابخانە چکە دابڕانێک ڕووریاوە لەوانێت کەمێک ساردبوونەوە ڕووبە ئەمە تا چەند گرنگە مامۆستاکان پێوی پابند بن هەوڵ بدەن پرۆسەکە دووبارە لای قوتابیان شیرین بکەنەوە دووبارە وا لە قوتابی بکەم کە حەز بە پرۆسی خوێندن بکاتەوە ئەگەر قوتابیەکی ژماڵی بە شێوازە لە شێوازەکان زیانی بەرکەوتووە نەشتێکی دیکە لە ڕووی دەرونیەوە ینی شتێکی کەمێک بۆ ئاسایی بکرێتەوە دەرونی ئارام بێتەوە. وڵی من بە قەناعەتی خۆم ئەبێ گرنگجێکی زۆر بدرێ بە هەردوو لایەنەکە هەم لایەنی برێن پەروەردەی هەم لایەنی دەرونی هەم لایەنی مادی کە قەرەبووی مادی ئەگەر بکرێتەوە ئەمە شتێکی زۆر چاکە بەڵام گرنگترین شت ئەوەیە کە بتوانێت لیژنەیەک لە وەزارەتەوە تەشکیل کرێ بێت سەردانی ناوچەکە بکات سمینار و هەروەها ئەو برین بابەتانە بکرێتەوە لایەن کۆمەڵی پسپۆری دەرونیەوە بۆی کەوا هەوڵ بن ئاستی مستەوای معنەوی خوێندکار بە تایبەتی لە ڕووی دەرونیەوە بە تایبەتی ترپۆلی دوانزەکان تاوەکو بتوانن تۆزی ئاستی دەرونیان بەرزکەنەوە و پەروەردە خۆی بە شێوەیەکی گشتی لە خوێندنگەکانە و ڕۆڵی لێکۆڵەرەوەی کۆمەڵایەتیەکان بە تایبەتی لە ناوەندەکانی خوێندنە ئەبێ ڕۆڵی بەرچاوی ببینین لەو بوارەیە بۆی کەوا کۆنتاکتێکی چاکیانە بێ لەگەڵ خوێندکاران لە ڕووی دەرونیەوە تاوەکو بتوانن هوردە ئاستی دەرونی خوێندکار بە شێوەیەکی گشتی تەعویزیان بۆ بکەنەوە لەبەرەوەی حاڵەتێکی زۆر نائاسایی بووە کە مەش تەسیراتێکی زۆری کردووەتە سەر خوێندکاران بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی خوێندکارانی قۆناغی دوانزە. مامۆستاگیان وا دیارە بەڕێستان لە کاتی داوامی ئاسایی خۆتان لە قوتابخانە جابووی کە زیاتر لە کاتە نەگرین ئەگەر هیچ نەما بێ ئێمە کۆتایی بە پرۆگرامەکەیانین سپاس بۆ کاتی بێمت بەخشی. وڵی من پێم باشە مامۆستاکان ئەبێ ڕەچاوی ئەوە بکەن لەگەڵ خوێندکارانە برین وەک چۆن بێ مراعات و ئەوەی حاڵەتی دەرونی خوێندکار بە شێوەیەکی گشتی تا ڕادەیە زەخت و فشار نەخەنە سەر خوێندکار لەبەرەوەی بارودۆخێکی نائاسایی بەسەر خوێندکارە هاتووە چاڕادەیە چاوپۆشیان لێ بکەن هەم لە ڕووی دەوامەوە ئەگەر نەیانتوانی هەم لە ڕووی ئەوەشەوەکەوا منهەجەکەیان بۆ تەواو نەکرا تەعویزیان بۆ بکەنەوە تەسحیە بە خۆیان بدەن ئەگەر پێویستی کرد لەگەڵ یانا بڕۆن هاوکاریان بن خزمەتیان بکەن لەبەرەوەی ئێمە بەڕاستی هەر کوڕی ئەم شارن کە سوکاری خۆمانن وەکو مناڵی خۆمان مامەڕیان لەگەڵا بکەن دڕسۆزانە بچینە دەمیانەوە بۆی کەوا بتوانین هیچ نەبێ ئەو بۆ شایان بۆ پڕکەینەوە وەکو پێویست کە بتوانن بێنەوە تایمی خۆیان. بەڵێ سپاس بۆ بەڕێز مامۆستا ملکۆ جعفەر کە لەم چاوەرە لەگەڵمانە بوو وەکو زانین مامۆستایان ڕۆڵێکی گەورەیان بینی لە هەم کاتی لافاو زیانەکە هەمیش لە ئێستادا کە ئەرکێکی قورستریان کەوتۆتە سەر بۆی کە داوامی خوێندگاکان ئاسایی بکەنەوە بتوان ئەو زانستی کە پێیانە ئەو وانانی کە فەوتاوە تەعویزی بکەنەوە ئەمەش بۆ خۆی گرنگە هیوادارین کە دووبارە پرۆسەکە بە ئاسایی دەست پێ بکاتەوە و قوتابیان سەرکەوتوون لە تاقیکردنەوەکانی وەرزیەکەم کە بڕیارێک شەمە ئەنجام بدرێت. سپاس دەکەین دووبارە بووی کە لەگەڵمان نبووی.